بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. وشكان برياني بريس تابعاني عزيز سلام ورحمة خواهي پروردگارتان لێبێت. لەوانەی 19دا بە خزمەتتان دەگەینەوە کە باز لە قۆناغەکانی گۆڕانکاری دەکەین بەسەر شێوەی نووسینی قورئانی پیرۆزدا کە باسمان کرد لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم و هەروەها لە سەردەمی ئیمامی ئەبوبەکر و لە سەردەمی ئیمامی عوسمان کە 3 جار قورئان بە 3 شێوازی جیاواز نووسرایەوە و کۆکرایەوە. هەر 3 شێوازی نووسینەکە یەک شێواز بوون کە دیارە ئەو کات هەم قورئان و هەمیش زمانی عەرەبی تەنها ڕسمی پیتەکان دەنووسرا، هیچ پیتێک نوقتە و فەتحە و کەسرە و ضەممەی نەبوو. چۆن دەیانزانی بخوێننەوە؟ یەکەم لەبەرەوەی ئەوانەی تازە موسڵمان دەبوون هەموویان عەرەب بوون و لە زمانی عەرەبی زۆر شارەزا بوون، هەر بە شارەزایی و سەلیقەی خۆیان لە زمانی عەرەبیدا دەیانزانی بخوێننەوە. ئەوە یەک. دووهەمیش طبعاً قورئانیان لە دەمی پیرۆزی پێغەمبەرەوە وەردەگرت صلی الله عليه وسلم لە سەردەمی پێغەمبەردا. دوای وەفاتی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەوەی قورئان فێر دەبوو بەشێکی زۆری هەر نەخوێندەوار بوو، طبعاً تەنها بە گوێگرتن، و ئەوانەشی کە خوێندەوار بوون زۆرتر گوێیان دەگرت، چونکە هەمومان دەزانین وەسائیلی نووسین، هۆکاری نووسین ئەو کاتە نەبوو یا زۆر کەم بوو. بۆیە ئەو کات ئاسایی بوو، چونکە دەماودەم قورئان فێر دەبوون و زۆرینەی زۆری خەڵکیش سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پشتیان بە حیفظ و لەبەرکردن دەبەست، نەک بە نووسین. بۆیە ئەو کاتی زۆر ئاسایی بوو و زۆر ئاسان دەیانتوانی قورئان بخوێنەوە، چونکە پێشتر لەبەریان بوو پێشەوەی طبعاً بینووسن، و کاتێکیش دەیان نووسی طبعاً هەر بە ڕسم و بە پێی سەلیقە و تێگەیشتنیان لە زمانی عەرەبی دەیانتوانی ئاەتەکان بخوێننەوە و هەڵەشی تێدا نەکەن. دوای خلافەتی ئیمامی عوسمان و وەفاتی ئیمامی عوسمان لە سەردەمی ئیمامی عەلیدا کە هێندێک لە عولەما دەفەرمون، یا لە سەردەمی ئیمامی طبعاً معاویەدا کە خەڵکی غەیرە عەرەب هاتە ناو ئیسلام و موسڵمانان ژمارەیان زۆر بوو، و ئەو کەسانەی کە قورئانیان فێری خەڵک دەکرد فریانە دەکەوتن، خوێندنەوەی قورئان هەڵەی تێدا دەکرا و فێربوونی تۆزێک زەحمەت بوو. بۆیە پیاوێک بە ناوی ئەبول ئەسوەدی دوئەلی کە سەحابەی پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم کە ساڵی 69 وەفاتی کردووە. ئەوە قسەی تێدا نییە، طبعاً ئەبول ئەسوەدی دوئەلی جا بە فەرمانی ئیمامی عەلی کردوێتی یا بە فەرمانی معاویە کردوێتی، هێندێک دەفەرمون بە فەرمانی زیاد کردوێتی، هەر چۆنێکی بێت طبعاً ئەو پیاوە ئیشەکەی کردووە، هاتووە خاڵی ئیعرابی بۆ پیتەکان داناوە. چۆن پیاوێکی لە عەبدولقەیس لە بەرەبابی عەبدولقەیس بانگ کردووە، ئەو ناوانەم دەوێن، یەکەم کەس کە خاڵی ئیعرابی بۆ قورئان دانا ئەبول ئەسوەدی دوئەلی بوو کە ساڵی 69 هیجری وەفاتی کردووە، کە دیارە دوای وەفاتی ئیمامی عوسمان و ئیمامی عەلی و ئەوانە کارەکەی کردووە. پیاوێکی لە عەبدولقەیس بانگ کردووە، پێی گوتووە سەیری دەمی من کە، لەگەڵ هەر پیتێکدا دەمم کردەوە ئاوا نوقتەیەک لە سەری دانێ، یعنی فەتحە، نوقتە لە جیاتی فەتحەی بوو، فەتحەی ئێستا. ئەگەر لێوم خڕ کرد ئەوە نیشانەی ئەوەیە کە پیتەکە ضەممەی هەیە، نوقتەیەک لە پێش پیتەکەی دانێ. ئەگەر لێوم داگرت کەسرە، یعنی لێو داگرتن، لێوم داگرت نوقتەیەک لەژێر پیتەکەی دانێ، کەواتە هەنگاوی یەکەم و گۆڕانکاری یەکەم کە بەسەر ئەو موسحەفەدا هێنرا کە لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم و خەلیفەکاندا نووسرا بوویەوە، ئەبول ئەسوەدی دوئەلی گۆڕانکاریەکەی هێنا، فەرمانی بەو پیاوە عەبدولقەیسە، یعنی کە لە بەرەبابەی عەبدولقەیس بوو، نەک ناوی عەبدولقەیس بوو، تی ڕەنگێک بێنە
با لە ڕەنگی قورئانەکان جیابێ کە دەڵێن ڕەنگی سووری هێناوە بەو شێوازە بۆ فەتحە نقطەیەکی لەسەر خاڵێکی لەسەر پیتەکە داناوە، بۆ ضەممە نقطەیەکی لە پێش پیتەکە داناوە، بۆ کەسرە نقطەیەکی لەژێر پیتەکە داناوە. دواتر طبعاً کە ئەوە هەنگاوی یەکەم کە بەوە تۆزێک ئاسانکاری بۆ ئەوانە دروست بوو کە تازە فێری قورئان دەبوون، بەوە دەیانزانی پیتەکە فەتحەیە یا ضەممەیە یا کەسرەیە. دواتر کە ژمارەی مسلمانان طبعاً زیادی کرد، غەیرە عەرەب هاتن مسلمان بوون، ئەو جار خوێندنەوەکە بۆ غەیرە عەرەبەکان تۆزێک زەحمەتتریش بوو. بۆیە نەسری کوڕی عاسیم کە ساڵی 90 هیجری طبعاً وەفاتی کردووە، ساڵی 90 هیجری وەفاتی کردووە، هاتووە ئەو جار هێڵی لەسەر پیتەکان داناوە بۆی پیتەکان لە یەکتر جیا بکرێنەوە. هێڵ ئەو کاتە هێڵ کە وەکو فەتحەی ئێستا بەڵام ئەو کاتی نیشانەی نقطەی بوون، هێڵی لەسەر پیتەکان داناوە. طبعاً ئەو کات پیتی با و تا و ثا هەمووی وەکو یەک بووە، با تا ثا جیم حا خا وەکو یەک بووە، دال و دال وەکو یەک بووە، ڕا و زا وەکو یەک بووە، سین و ساد وەکو یەک بووە، سین و شین. طبعاً ساد و ضاد و تا و ضا هەر چوار پیتەکەی ئیطباق یەک شکڵیان هەبووە، یەک شێوەیان هەبووە. ئەو پیاوە خوازای داتەوە کە گەورەترین خزمەتی کردووە، نەسری کوڕی عاسیم کە ساڵی 90 هیجری وەفاتی کردووە. پێش ئەو کاتە طبعاً ئەو هێڵانەی داناون، هێڵەکانی ئەو کات یەکسان بوون بە نقطەی ئێستا، نقطەی ئێستا یەکسان بوون بە فەتحە و کەسرە و ضەممە. ئاگامان لێی بێ یەکەم جار نیشانەی فەتحە یەک نقطە بوو لەسەر پیتەکەی، نیشانەی ضەممە یەک نقطە یەک خاڵ بوو لە پێش پیتەکەی، نیشانەی کەسرە یەک خاڵ بوو لەژێر پیتەکەی. لە سەردەمی ئەو پیاوەیدا ئەو نەسری کوڕی عاسیمە هاتووە ئەلیفی تەوان بەجێ هێشتووە، هیچ نیشانەیەکی لەسەر دانەناوە، ئەلیف با هێڵێکی لەژێر داوە تا دوو هێڵی لەسەر داناون، ثای سێ هێڵ لەسەر کردوون، جیمی هێڵێک لەژێر کردووە، حائی بەجێ هێشتووە، خائی هێڵێک لەسەر کردووە إلى آخره. صاد و ضاد و تا و ئەوانش کە وەکو یەک بوون، طبعاً صاد و ضادی لە نووسیندا وەکو یەک لێ کردوون، بەڵام صادی هیچ هێڵێک لەسەر دانەناوە، ضادی یەک هێڵ لەسەر کردووە، تا و ضا ئەو ئەلفە درێژەی لەسەر کردوون بۆ لە یەکتر جیاکردنەوە، پاشان لەسەر ضائی هێڵی داناوە، لەسەر تائی داینەناوە، لام و کاف وەکو یەک بوون، بۆ کافی هاتووە لە ئەوەلی دابێ یا لە کۆتایی دابێ کافەکەی بە گەورەی نووسیوە، لە ناویشیدا کافێکی بچووکی کردووە کە دواتر طبعاً تەتەووری کردووە. ئەو کافە ئەوەکەی سەرەکەی لێ کراوەتەوە، ئێستا ئەگەر کافی کۆتایی بێت سەرە حائێکی لە ناو دەکرێت. ئەو گۆڕانکاری دانانی هێڵ لە سەردەمی نەسری کوڕی عاسیمدا کراون کە ئەو کات وەکو وتم هێڵ لە جیاتی نقطەی دانرابوون. دواتر طبعاً دوای عاسیم خەتاتەکان خۆشنووسەکان هاتوون ئاڵوگۆڕیان کردووە، نقطەکان کە پێشتر حرەکە بوون ڕێک کردویانن بە نقطەی وەکو ئێستا، و هێڵەکان کە ئەو کات نقطە بوون کردویانن بە حرەکە، ئاڵوگۆڕیان کردووە، کەواتە حرەکەی یەکەم جار کە نقطە بوون کراون بە نقطەی ئەسڵی، و حرەکەی ئەو کات کە لە کاتی خۆیدا یەکەم جار نقطە بوون کراون بە حرەکە. هەر طبعاً عاسیم نا ئەویان دوای عاسیم طبعاً خەتاتەکان و خۆشنووسەکان بە سەلیقەی خۆیان چێ کردوێتی، طبعاً ناوەکەی دیار نییە و لە هیچ شوێنێک ئیشارەتی پێ نەکراوە. هەر ئەوەی گۆڕانکاری یەکەم کەواتە گوتمان کە بەسەر موسحەف داهێنرا، ئەبوو ئەسوەد کردی نقطەی دانان، نقطە خاڵی دانان لە جیاتی حرەکە، عاسیم هێڵی دانان لە جیاتی نقطە بۆی پیتەکان لە یەکتر جیا بکرێنەوە کە ئاسانکاریەکی زۆر کرابەوەی، و دواتر خەتاتەکان هاتن ئاڵوگۆڕیان کردن،
خاڵەکانیان کردن بە نوقتە و هێڵەکانیان کردن بە حرەکە و وردە تەبقەن بەپێی سەلیقەی خەتاتەکان کە بۆ ئاگاداریتان موسحەفەکانی ئێستاش هەر هەمووی بەدەستی نووسراون، هیچ موسحەفێکمان نییە بە تابعە و بە کۆمپیوتەر نووسرابێتەوە، هەر هەمووی بەدەست نووسراوەتەوە، نوسخەی لەبەردەگیرێتەوە، چونکە کتابەتی قورئانی شکڵی نووسینەوەی قورئانی شێوەیەکی تایبەتە بە کۆمپیوتەر و بە وەسائلەکانی دیکە وەکو خۆی نانووسرێتەوە، چونکە طبعاً هەندێک شتی تێدایە تایبەتە و جیاوازە لە ڕێزمانی عەرەبی ئێستای باو لەناو خەڵکیدا. دواتر گۆڕانکاریەکی دیکە کە کراوە لە موسحەفەکانی سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم و ئەی خەلیفەکانیشدا ئەلیف هیچ طبعاً هەمزە و ئەلیف وەکو یەک نووسراون، هەمزە ئەگەر لە سەرەتای وشەدا بوو بێ بە ئەلیف نووسیویانە، لە ناوەڕاستی وشە یا بە واو یا بە یا نووسیویانە، هەر پیاوێکی دیکە بە ناوی خەلیلی کوڕی ئەحمەدی فەڕاهیدی کە ساڵی 175 هیجری وەفاتی کردووە، یعنی ئەوە سەحابە نەبووە تابعین بووە یا تابعی تابعین بووە، طبعاً زۆر دوای نەسری کوڕی ئەوە هاتووە، شکڵی هەمزەی داهێناوە، شکڵی هەمزەی کە ئەلیفێکی کردووە سەرعائێکی لەسەر کردووە یان سەرعائێکی بەتەنێ نووسیوە کە ئەوە نیشانەی هەمزەیە، بۆچیش طبعاً هاتووە سەری عائی داناوە چونکە عین و هەمزە مەخرەجی هەردووکیان حەلقە و مەخرەجەکەیان لە یەک نزیکە. هەر خەلیلی طبعاً کوڕی ئەحمەدی فەڕاهیدی شێوەی دەفەرمون ئەو شێوەی نوقتەکانی طبعاً ئەوەی کردووە، داهێنانێکی دیکەی کردووە، ئەلیفی مەقسووری داناوە، ئەلیفە مەقسووری داناوە لە جیاتی ئەلفێکی نەنووسراوە، وەکو لە مالیک لە موسحەفیدا بەس میمەکە نووسراوە و ئەلفێکی لەسەر دانراوە بۆی خەڵک بزانێ کە ئەو میمە ئەلفێکی پێوەیە، نانووسێ ما بە ئەلیفی درێژ نانووسێت، طبعاً بە ئەلیفی بچووک نووسراوە، ئەو ئەلیفە مەقسوورە ئەو خەلیلە دایهێناوە لە جیاتی ئەوەی لە جیاتی ضەممەی هاتووە، واوێکی بچووکی داناوە، ئەوەش هەر ئەو داهێنانەی کردووە و هەروەها لە جیاتی ضەممەی ئەو کاتە کەسرەیەکی کردووە، بەڵام دواتر هاتوون طبعاً ئەلیفەکە کراوە بە فەتحە و واوەکە کراوە بە ضەممە بە واوێکی بچووک و یاکە کۆتاییەکەی لێ کراوەتەوە تەنها کەسرە ماوەتەوە، هاتووە بۆ تەنوین دوو هێڵی داناون، دوو هێڵ، دوو فەتحە، دوو کەسرە، دوو هێڵ لەژێر یان دوو واوی بە بچووکی داناون کە لە هەندێک موسحەفەکاندا واوەکە سەروەبن کراوە، واوێکیان بەڕاستی واوەکەی دیکە بە سەروەبنی کراوە کە ئێستا لە موسحەفەکانی ئێستادا ئەگەر بە سەروەبنی کرا یعنی ضەممە و ئەگەر لەسەریە کران یعنی حاڵەتی ئیخفا و ئیقلاب و ئەوانەی بەسەردا جێبەجێ دەبێ. هەر خەلیل طبعاً ئەو گۆڕانکاریانەی کردوون دواتر هاتووە سەری خائی بەبێ نوقتە کردوتە نیشانەی سکون، وەکو لە وشەی خەفیف وەریگرتووە، چونکە سکون حرەکەیەکی خەفیفە ئاسان دەگوترێ سکونی ئێستای قورئانێ بە موسحەفی مەدینەی وەکو سەرە حائی نووسراون، بەڵام لە موسحەفی عێراقیدا ئێستاشی لەگەڵ بێت و وە کاتی خۆشی وەکو بازنەیەکی خڕ طبعاً سکونەکە دانراون. پاشان هەر خەلیل شەددەی داهێناوە، شەددە پیتی مشەددەد هاتووە سەری شین کۆتاییەکەی لێ کردوێتەوە سێ چووکڵەکەی داناون لەسەر پیتە مشەددەدەکان بۆی بزاندرێ ئەو پیتە دووبارە دەکرێتەوە. پاشان بۆ هەمزەی وەسڵ هاتووە سادێکی لاری داناوە، ئەوەی ئێستا لە موسحەفەکاندا هەیە، ئەو پیتانەی کە مەدبوون پێشتر لە موسحەفی یەکەم نووسراوی یەکەمدا لەسەریان نووسرا بوو مەد پێشتر لە سەردەمی نەسری کوڕی عاسیم و ئەوانەدا، بەڵام ئەو خەلیلە هاتووە میمەکەی لێ کردوتەوە، دالەکەشی لێ کردوتەوە، نیشانە مەدەکە بە درێژی ئەوەی ئێستا لە موسحەفەکاندا هەیە، نیشانە مەدەکەی لەسەر ئەو مەدانەداناوە کە لە دوو حرەکە زیاتر درێژ دەکرێنەوە. پاشان ئەو پیتانەی ناخوێندرێنەوە، ئێستاش موسحەفەکان هەروان ساڵی 1975 هیجری ئەو گۆڕانکاریانە کراون، 1975 هیجری ئەو پیتانەی ناخوێندرێنەوە، وەکو یا ئەگەر نەخوێندرێتەوە، واو ئەگەر نەخوێندرێتەوە، ئەلیف لەو شوێنانەی ناخوێندرێتەوە،
بازنەیەکی خڕیان لەسەر داناوە کە بازنە خڕەکە لەسەر هەر پیتێکی بوو ئێستا یعنی پیتەکە زیادە و ناخوێندرێتەوە. نیشانەی هەر ئەو پیاوە تەبەن هاتووە سفرێک وەکو بازنەیەکی گەورەتر وەکو سفری ئینگلیزی لەسەر ئەلیفی داناوە کە ئێستا لە کتێبە تەجویدیەکاندا پێی دەگوترێ ئەلیفاتی سەبعە وەکو ئەنا یان وشەی ئەڵدنونە ئەلفێکی یعنی بازنەیەکی خڕی وەکو سفری ئینگلیزی لەسەر دانراوە یعنی ئەو پیتە لە کاتی وەقفدا دەخوێندرێتەوە بەڵام لە کاتی وەسڵدا ناخوێندرێتەوە بۆ هەمزەی وەسڵ سادێکی لاری داناوە و هەروەها پیتێک ئەگەر لابرابێ لە جێیدا تەبەن پیتێکی بە بچووکی نووسیوە بەنمونە نونجی بۆ خۆی لە موسحەفی یەکەمدا بەس یەک نون بوو ئەوەی دیکە بە سەلیقەی خۆیان دەبوو زانی بەیان بەڵام ئەو پیاوە خەلیلی کوڕی ئەحمەدە هاتووە نونێکی بە بچووکیش لەسەر داناوە مەسەن داوود دوو واون واوێکیان لە موسحەفەکەی یەکەمدا هەبووە واو بچووکەکەی دیکە ئەو پیاوە نووسویەتی بۆی بزانرێ واوێکی مەحذوف هەیە یان یحیی یان ئیبراهی یائێکی لێیە کە یائێکی بچووکیان لە تەنیش داوە بۆی بزانرێ کە ئەوانە مەحذوفن ئەوانە کۆمەڵێک معلومات و زانیاری بوون شێوازی نووسینەکانی دیکەی ئێستا کە لە موسحەفەکانی مەدینەدا هەن کە ئەوەی دەقیق بێ دەزانێت نیشانەی تەنوینی فەتحەتەین و کەسرەتەین و ضەممەتەین ئەگەر ئیظهار بن فەتحە و دوو فەتحەکان بە تۆخی لە تەنیش یەک دەنووسرێن دوو کەسرەکە بە تۆخی لەسەر یەک دەنووسرێن ضەممەیەکیان وەک خۆی بە واوێکی بچووک دەنووسرێ ضەممەکەی دیکە واوەکە سەرەوە بن کراوە یعنی ئەو ئەگەر ئاوان نووسران یعنی تەنوینەکە وەک خۆی دەخوێندرێتەوە نونی ساکین ئەگەر سەرحەکەی لەسەر بوو یعنی وەک خۆیەتی دەستکاری ناکرێ میمی ساکین ئەگەر سکوونەکەی لەسەر بوو یعنی سەرحەکەی لەسەر بوو یعنی وەک خۆی دەخوێندرێتەوە و دەستکاری ناکرێ بەڵام ئەگەر تەنوینی ضەممەکان دوو واو لەسەر یەک کرابوون کەسرەکان لێک دوور خرابوونەوە فەتحەکان لێک دوور خرابوونەوە نیشانەی ئەوەیە کە حاڵەتێکی تەجویدی بەسەر ئەو تەنوینەدا یا بەسەر ئەو نونەدا دێت ئەی چێ تەمان یەکەم جار تەجویدی داهێنا و تەجویدی نووسی بێگومان تەمان وەکو علمی تەطبیقی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە قورئانی خوێندوتەوە بە تەجوید خوێندوێتەوە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەواتە یەکەم کەس کە تەجویدی لەسەر قورئان تەطبیق کردووە پێغەمبەری خوا بۆ صلی الله عليه وسلم بەڵام ناوەکانی نەگوتوون دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هێندێک کەس کەمتر خەم بووە لە خوێندنەوەی قورئان بە شێوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم عبدالله کوڕی مەسعود فەرموویەتی جەودوا القورئان وزەوینوه بأصواتکم یاساکانی جوان خوێندنەوە لە قورئان خوێندنەوەتاندا جێبەجێکەن و دەنگیشتان بڕازێنەوە لە کاتی قورئان خوێندنەوەدا ئیبن مەسعود یەکێک بوو لەوانەی لەو سەحابانەی کە قورئانی زۆر جوان دەخوێندەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جار بانگی دەکرد کاتێک پێغەمبەر گوێی لە ئەبوو عەبدوڵای کوڕی مەسعود دەبوو لەگەڵ قورئانەکەی دەگریا دواتر ئیمامی خەلیلی کوڕی ئەحمەدی فەڕاهیدی طبعاً یەکەم کتێبی ئەو یاسا تەجویدیانەی وەکو گوتن داهێناون و یەکەم کتێبیش کە لەسەر تەجوید نووسراوە محەممەدی کوڕی محەممەدی جەزەری بووە کە کتێبەکەی ئێستاش مەشهورە و سەرچاوەی هەموو کتێبەکانی تەجویدە ئیمامی جەزەری کە لە ساڵی 3 هیجریدا ژیاوە واتە ساڵی 756 بۆ 833 کۆچی ژیاوە یەکەم کتێب لەسەر تەجوید یاساکان نووسراونەتەوە بەنووسین ئەوە یەکەم کتێب بووە لەسەر تەجوید نووسراوەتەوە بەڵام وەکو علمی تەطبیقی لەو ڕۆژەیەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورئانی خوێندوتەوە بە تەجوید خوێندوێتەوە پرسیاری کۆتایی ئەوەیە باشە ئەو گۆڕانکاریانەی کە لە قورئاندا کران لە شێوازی نووسین و وەک دەڵێ ڕێزمانی نووسینەوەیدا پێغەمبەر نەیکرد صلی الله عليه وسلم خەلیفەکان نەیان کردبوو دوای ئەوان کرا هیچ کامێکیش لە عولەمای تازە و کۆن بە بیدعە و بە داهێنانی خراپ وەصفیان نەکردووە وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين